قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە زنجیرە باسی ڕۆشنتردا بابەتێکمان پێشکەشکردن لە زنجیرە باسەکەی ڕابردوودا لەسەر مرۆڤە گەورەکان. بەویستی خوای پەروەردگار ئینشا ئەڵڵاه ئەم وتارەش درێژەی ئەو بابەتانەی پێشووە لەسەر مرۆڤە گەورەکان. ئەمڕۆ باسی ئەوە دەکەین مرۆڤە گەورەکان نیشانەیەک لە نیشانەکانیان و بڵێم نیشانەی هەرە سەرەکیان ئەوەیە کە مرۆڤێکن، ئینسانێکن، ناوەوە و دەرەوەیان وەکو یەکە. ڕووکاری دەرەوەیان کە مرۆڤەکانی دەوروبەریان، کەسەکانی دەوروبەریان دەیبینێ، لەگەڵ ناخی خۆیاندا کە خۆیان ئاگادارن پێی، ئەوەی پێی دەڵێن ناودڵ و دەروون وەکو یەکە. زانایان دەفەرمون هەموو ئینسانێک، هەموو مرۆڤێک دوو کەسایەتی هەیە، کەسایەتیەکی دەرەکی و کەسایەتیەکی ناوەکی. زیاتر بابەتەکە ڕۆشنتر کەمەوە لە زنجیرە باسی ڕۆشنتردا. کەسێک بە کەسێک دەڵێ فڵان کەس تۆم زۆر خۆش دەوێ، بەڕاستی دڵسۆزی جەنابتم، بەڕاستی تۆ کەسێکی بەڕێزی، زۆر باشی، زۆر بە حورمەتی، زۆر بەخشندەی، بەڵام لە ناخی خۆیدا وانە، لە ناخی خۆیدا حەزەکانی نۆکی نەبێ خۆی پێ بخورێنێ. ئەم ئینسانە کەسایەتیە ناوەکیەکەی یەکسەر لەگەڵ ئەوەی کە زمانی و ڕوخساری بەرامبەر بە بەرامبەرەکەی دواوە پێڵێن ناوەڵڵا درۆ دەکەی. دوو لە ڕووی جەنابتان ناخی خۆی بە خۆی دەڵێ درۆەکەی، بەخوا ڕاز ناکەی، فڵان کەست خۆش ناوێ. بۆیە ئەو کەسە کە بە حسابی خۆی زۆر بە کەسێکی دڵسۆز نیشان دەدا و خۆی بە گەورە نیشان دەدا کە کەسێکی دڵپاکم، ئینسانێکی ئاوا، خەڵکم خۆش دەوێ، ناخی خۆی بە درۆی دەخاتەوە، بۆیە عەزابێکی ویژدانی دەچێژێ. کەسێک کارێکی نەکردووە و خەڵکی وا دەزانن ئەم چاکەیە فڵان کەس کردوێتی، دەستخۆشی لێ دەکەن، چەپڵی بۆ لێ دەدەن، ئەمیش دەڵێ بەڵێ ئەو کارە من کردومە. فەرماندەیەکی سەربازی بۆ لە چالاکیەکی پێشمەرگانەدا لە کون نەماوە خۆی لێ نەشارێتەوە. ئێستا ئەو فەرماندە سەربازی کاتی خۆی کە قارەمانی بابەتەکە بۆ شەید بووە، وەرمونە هەر ناوی ئەوە بوو، ئەم بەی خۆی دەزانێ، بۆ کۆمەڵە خەڵکی تازە لاوی دەگێڕێتەوە کاتی خۆی ئاوامان کرد و ئاوامان کرد، ئەوان ژڵەن دەستت خۆش بێ، بەڕاستی تۆ فەرماندە و فەرماندە تیپێک، فەرماندە کەرتێک، فەرماندە هێزێکی قارەمان بووی، چەپڵی بۆ لێدەن دەستخۆشی دەکەن. بەڵام لە ناخی خۆیدا کەسایەتێ ناوەچەکەی لە های ترسنۆک، وەڵڵی من چاکت دەناسم تۆ چ ترسنۆکێک بووی، ئەو ئازایەتی و پاڵەوانێتی هی تۆ نەبووە، بە درۆ دەکەوێتەوە. بۆیە ئینسانەکان دەبێ ئەوەی کە ئیسلام فەرمانی پێکردووە بە ڕاستگۆیی بێجگە لە قیامەت. هەموو جار عەرزی جەنابتان دەکەم ئیسلامی ئێمە پێش ئەوەی بتگەێنێتە بەختەوەری قیامەت لە نەهامەتیەکانی دنیا ڕزگارت دەکا. مرۆڤی ڕاستگۆ ئەو کەسەیە کە ڕوخساری چۆنە، زمانی چۆنە، ناخیشی وابێ. منافق ئەو کەسەیە، دووڕوو ئەو کەسەیە ئەوەی کە دەیڵێ بە بەرامبەرەکەی لە ناخی ئەوانیە. بۆیە ئیسلام منافقەکان دووڕوەکانی پێ خراپترن لە کافرەکانیش، چونکە دوو کەسایەتین و کەسایەتی ناوەیان پێیان دەڵێ دەرەوەیان درۆ دەکا. غەش و فێڵ لە هەموو دنیا بکەی بەڕێزان، شەو کە گەڕایتەوە ماڵەوە خۆت بە کەسێکی دۆڕاو دەزانی. ئەوەی لە سیاسەتا فێڵ لە خەڵک دەکا، ئەوەی لەباری ئابووری و بازرگانی و کڕین و فرۆشتنا بە سوێندی بەدرۆ قەناعەت بە بەرامبەرەکەی دەکا، ئەوەی بەرامبەر کەسێکی پاک و ڕاستە لە سوێندی خواردووە بەخوا بە قورئان چۆ دڵی درۆ بکە، ئەمیش خۆی بە سەرکەوتوو دەزانێت کە بەڕاستی فڵان کەس ساویلکە بوو، کوڕە هەر بە دوو قسە قەناعەتم پێکرد. خۆی بە حسابی خۆی بە کەسێکی سەرکەوتوو بە گەورە دەزانێ، بە لێزان و بە سیاسی دەزانێ. بەڵام ئەزانی شەو کە گەڕایەوە ماڵەوە سەری کستە سەرسەرین و پشتەکەی ئەو کاتە عەزابێکی ویژدانی دەدا و خۆی بە درۆ دەخاتەوە، پێی دەڵێ وەڵڵا تۆ وا نەبووی، تۆش کەس خواردووی، فڵان کەس پاکتر بوو لە تۆ ئەوت بە ساویلکە زانی، بەس ئەو کەسێکی گەورە بوو، تۆ زۆر بچووکی. ئەو گەورەیەی خۆی لێ دەبێتەوە بچووک، شێرێک بوو لە دەرەوە، بەڵام ئێستا وەکو پشیلەیەک خۆی دێتە بەرچاو. کەسێک نامەیەکی دکتۆرای بۆ نووسراوەتەوە،
خۆی هیچ عەزیەتێکی پێوە نەچێشتووە، ئاستی زانستی و توێژینەوە و لێکۆڵینەوەی ئەوە نییە بتوانێت ڕیسالە نامەیەکی دکتۆرا بنووسێتەوە و شەهادەیەکی دکتۆرا بەدەست بێنێ. کەسێک بۆی نووسیوەتەوە ئەتوانێت ڕەنبێ کەسێکە بێ بتوانێت بەم نامە ئامادە کراوە حازر کراوەکو پاروێکی ئامادە لە بەردەمادانرا و بتوانێت لیژنەی لێکۆڵینەوە بخەڵەتێنێ. ڕەنبێ بتوانێت سەرۆک بەش و بەرپرسی خوێندنی باڵا و ڕاگر و سەرۆکی زانکۆ وەزارەتی خوێندنی باڵا هەموو قەناعەت پێ بکە کە ئەمە نووسین و توێژینەوەی خۆیەتی. شانازی بکە لای کەسوکاری فڵان کەس دالی دکتۆراکەی وەرگرتووە ئەوە شەهادەکەی توێبێتە مامۆستایەکی زانکۆ. بەڵام دەزانی حتا دەمرێ ئەوەی کە خەڵک بە گەورەی دەزانن لە لای خۆی هەر بچووکە ناخی خۆی پێت دەڵێ بەخۆ ئەمەی تۆ نەبوو، ئەوە توێژینەوەی تۆ نەبوو، ئەوە ئاستی زانستی تۆ نەبوو، ئەو بۆت حازر کرابوو، ئەوە پێت بەخشرابوو، بۆیە حتا دەمرێ بە ناڕەحەتی دەژیا. ئال لەوێدایە کە ئیسلام قۆپی حرام کردووە. تەلەبەیەکەوە نمرەیەک ئەگە سەتی لەسەر بێ بەغەش بە قۆپیە لە ئیمتیحانە سەتیش بێنێت دەوروبەر تەنانەت مامۆستاکەی شکاگەی لە هیچ نییە هەستی پێ نەکردووە. و پاشان کە سوکاری بنەماڵەی لەن دەستت خۆش بێ بەڕاستی لە فڵان دەرسا زۆر بلیمەت بووی بەهبەهی لێ دەکرێت و دەستخۆشی لێ دەکرێت، بەڵام ناخی خۆی پێی دەڵێ ئای وێران ئەی بچووک هەی داما و هەی نەزان بەخوا ئەمەی خۆت نییە. ئەها بۆیە لە ئیسلامدا دەرەجە هێنان بە قۆپی حرامە. وەیە کەسێ بڵێ مامۆستارە قۆپی حرامە، خۆ من لە ئینگلیزیا قۆپی دەکەم، لە بیرکاریا قۆپی دەکەم، خۆ تەفسیری قورئان و سونەی پێغەمبەر نییە صلی الله علیه وسلم. بەڵێ لە هەر شتێکە تەنانەت دەرسێکی غەیرە موسڵمانانە بخوێنی دژمنایەتی ئیسلامیش بێگە دەرسی منهەج بێت تۆ قۆپی تیاکەی حرامە، مەسەلەکە بیر و باوەڕ نییە، مەسەلەکە درۆکردنە لەگەڵ خۆتە. تۆ بە قۆپیە دەرەجەکەت هێنا بە حسابی خۆت مرۆڤێکی گەورە و لێ هاتووی، بەڵام ناخت عەزابت دەدا دەڵێ ئای چەند داماوی چەند بچووکی بە گزیکاری بە قۆپی ئەم دەرەجەیەت هێناوە. بۆی ئیسلام ئەمەی حرام کردووە لە هەر بابەتێکا بێ لەبەر خاتری خۆتە بۆی نەڕوخی بۆی بچووک نەبیەوە. گەورەی مرۆڤ بەڕێزان بەوەیە بیگەێنێتە لوتکە حتا دەچێ قەبرەکەوە بە گەورەی بمێنیتەوە. زۆر مرۆڤ سەرەتای قۆناغی ژیانیان بە گەورەی دەستیان پێکرد، بە گەورەی دەستیان پێکرد، باش ژیان ڕێک و پێک بوون، بەڵام بەداخەوە بە بچووکی و بە زەلیلی مردن. با نمونەی ڕۆشنتر باس بکەم. کەسێک جیهادی فی سەبیل الله دەکا لە پێناوی ئیسلامدا، جیهاد دەکا کە ئەوە لوتکەی هەرە بەرزی ئیسلامە، بەڵام کاتێک کە دەچێتە مەیدان نێتی شڕەخۆری هەبێ، نێتی فەرهودی هەبێ، نێتی ناو ناوبانگی هەبێ، نێتی ئەوەی هەبێ خەڵک بە قارەمانی جەنگ ناوی بەرن، چونکە نێتەکەی بۆ خوانیە ماڵوێران دەبێ. ئەزیزم لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێکەوە کۆمەڵە خەڵک شەهید بوون وتیان فلانم شەهید فلانم شەهید فلان کەس شەهیدە فلان کەس شەهیدە، لەسەر یەکێکیان فەرمووی کەلا ئینی ڕەئیتوه فی النار فی بوردەة غەلەها، نا وەڵڵا بینیم فلان کەس، فەرمووی بینیم فلان کەس لە ئاگرایە چونکە بۆ شڕەخۆری چوو بوو عەبایەکی دزی بوو. بۆیە کاتێک کە بوو بە مجاهیدی فی سەبیل الله کەسێکی گەورە بوو، کە بوو بە مجاهیدی فی سەبیل الله سەرەتای ژیانی گەورە بوو، بەڵام بە بچووکی سەری نایەوە، بە زەلیلی سەر نایەوە چونکە جێگەی جەهەنەمە. بەڵێ خۆشەویستم کەسانێک هەبوون لە کوردستاندا شۆڕژگێڕ بوون، بوونە پێشمەرگە، چوونە شاغ، لە دەست ڕژێمی دیکتاتۆری ڕایان کرد، ئەمە گەورەیە. بەڵام دەزانیت لە دواترا کە بوونە دز و گەندەڵی وڵات و پارە و سەرۆت و سامانی میلەتیان خوارد بە زەلیلی مردن یان سەرشۆڕی ناو میلەتەکەیان بوون. سەرەتای ژیانی بە شۆڕژگێڕ کەسێکی گەورەیە، پێشمەرگە کەسێکی گەورەیە، بەڵام ئەی گەندەڵ ئەی دز ئەی فەرهودچی. بۆیە ئەو کەسانی کەوا لە بواری شۆڕژگێڕی و سەرکردەی وڵاتە کار دەکەن ئەبێ زۆر ئاگایان لە خۆیان بێ. سەرەتا گەورە بووی بەڵام دوای ئار نەبی، بە ڕاوەڕوتکەر نەناسرێ، بە گەندەڵ بە دزی وڵات نەناسرێ. ئێمە مێژوو زۆر کەسی وای بۆ تۆمار کردین. ستالین کاتی خۆی قەشەی مەسیحیەکان بوو، لە کەڵێسادا کاری دەکرد، پێشەوایەکی ئاینی مەسیحی بوو، لە دواترە بوو بەو کەسەی کە مولحید بوو دەیگوت بڕوای بەبوونی خوانیە نەعوذ بالله. پاشان بە ناوی چینی کرێکار و پرۆلیتار و دیفاعکردن لە چینی چەوساوە و ڕەنجدەر و مەزلوم دەستی بە خەبات و شۆڕژگێڕی کرد. ئەمجا پاشان بوو بەو دیکتاتۆرەی ئەو چینی کرێکارەی دەچەوساندەوە کە پێشتر داوای ماف و مافەڕەواکانی خۆیانی بۆ دەکردن. بەڵێ عەزیزم ئەمانە بە حسابی خۆیان بە شۆڕژگێڕی دەستیان پێکرد، گەورە بوون، بەڵام بە زەلیلی و بە بچووکی سەریان نایەوە. یەکێک لە خەلیفەکانی عەباسی ناوی ئەلقاهیر باللهە. ئەلقاهیر بالله
یەکێک بوو لەو کەسانی سەرەتا بە گەورە دەستی پێکرد کە هاتە سەر بوو بە خەلیفە بوو بە فەرمانڕەوا خەڵک چەپڵیان بۆ لێدەدا و هەزاران لایەنگری هەبوو بەڵام کابرایەک بوو بەرژەوەندی خواز بوو ئەو خەزیێنەی گەورەی دەوڵەتە دەهاتەوە بەردەستی ئەو بەردەوام بەشی هەر زۆری داهاتی وڵاتی بۆ خۆی لادەدا بە کوڕەکانی و بە کچەکانی و بە خزم و نەوەکانی دەگوت بەوانەی کەوا دار و دەستە و ماستاوچیەکانی ڕاوێژکارەکان ناکاوێژکارەکانی دەوری بوون دەیگوت خەمتان نەبێ ئەوەندەم زێڕ و زی و پارە لە ژێر زەمینەکانە خەزن کردووە ئەوەندەم چاڵ هەڵکەندووە و پڕم کردووە لە زێڕ چۆن هێندێک من دەڵم هەندێک لە کەسەکانی ئێمەش لە بەرپرسەکانی ئەم وڵاتە داڵێن ژێر زەمینەکان فول کراون لە پارە داهاتی ئەم وڵاتە هەمووی ڕەوانەی بانقەکانی جیهان کراوە و ڕەن بە خەڵکێکیش بە ئاشکرا بیان ناسێ ئەیانگوت خەمتان نەبێ حتا قیامەتنەوەی نەوەشتان بیخوا واللهی پارەمان لێ نابڕێ ئەوەندەمان شاردۆتەوە ئەوەندەمان لە خەزیێنی گشتی وڵات لاداوە سەرکردەیە بە حساب کەسێکی گەورەیە سەرکردە و خەلیفەی موسڵمانانە بەڵام کاتێک کە گەندەڵە کە دزە کە دەستپیسە کە خائینە بەرامبەر بە خەزیێنی گشتی وڵات ئەزانی ئەلقاهیر بالله چۆن سەری نایەوە کوتەدای سەربازی لێکرا پەلبەستیان کرد هەردوو چاویان هەڵکۆڵی نابینایان کرد زەلیلیان کرد بەڵام نەیان کوشت دەست بەسەر هەموو سەروەت و سامانەکەی داگیرە ئاخری بە زەلیلی لەبەر دەرگای مزگەوتەکاندا سواڵی دەکرد دەیپاڕایەوە لەبەر خاتری خوا پاروێنانم بدەنێ چەند درهەمێکم بدەنێ ئەها سەیری کە بەڕێزان زۆر کەس دەبێت ئاگای لە خۆی بێ بە تایبەتی ئەوانەی کە بە گەورە ناسراون لە کۆمەڵگادا بە بەرپرس ناسراون سەرەتای ژیانی بە گەورەی دەستی پێکرد بەڵام زۆر بە زەلیلی سەری نایەوە زۆر بە زەلیلی سەری نایەوە بوو بە سوالکەری بەردەرگای مزگە و بە نابینایی بە چاویان هەڵکۆڵی بوو نەک نابینایەک بێ کە خوا بە سەری کردبێتەوە دنیاشی ڕۆی قیامەتیشی وێران بوو زۆر کەس هەیە گەورە نییە خۆشەویستان چەپڵەی میلەت گەورەی دەکا جا ئەو کەسانەی خۆیان لە ئەساسا لە ناخەوە دەزانن گەورە نین بەڵام میلەت فویان پێدا دەکا و ئەوەندە بیڕۆح بیدەمیان بۆ دەکا و ئەوەندە هوتافیان بۆ دەکێشێ و ئەوەندە چەپڵیان بۆ لێدا ئیتر ئەم پشیلەیە خۆی لێ دەبێت بە پڵنگ خۆی لێ بێتە شێر چەقەڵە و خۆی لێ بۆتە شێر پشیلەیە و خۆی لێ بۆ بە پڵنگ داماوە دواتر ئەسڵەکەی دەردەکەوێ معدەنی ڕاستەقینەی دەردەکەوێت کە مرۆڤێکی گەورە نەبوو هەر میلەت بە چەپڵە و بە فاکوفیک دەری دەکا ئەوانەی کە مردوون حەز ناکەم ناوی مردووان بێنم خۆمان ڕەمێ باش بزانین لە عێراقا لە وڵاتانی عەرەبی لە ئێرانە چۆن خەڵکانێک مناڵی سەر بێشکیان پێدەترسان کە ناوی دەهات ژن و مێر نەیدەتوانی باسی ئەو سەرکردە بکا لە لای یەکتە دەیگوت نەوەکو دار و دیوار گوێی هەیە چۆن هەر بە چەپڵەی میلەت پاڵیان پێوەنان چۆن لە ژێر زەمین دەریان هێنان چۆن لە زێرا باوەکو جرج دەریان هێنان ڕاستەقینەکەیان دەرکەوت کە ئەوانە مرۆڤی گەورە نەبوون ئەوانە گەورە کرابوون ئەها بەڕێزان بۆ خوای گەورە ڕقی یعنی حەزی بە کەسێکی متەکەبیر نییە ها خۆ بە گەورەزان دەڵێن فڵان کەس وەڵڵا زۆر خۆ بە زلزانە خۆ بە زلزان کەسێکە گەورە نییە خۆی بە گەورە نیشان دەدا خۆی کەسێکە خۆی وا نیشان دەدا کە گەورەیە یان وای لێ دەکەن کە خۆی بە گەورە بینێ ئەوە پێڵێن ئیستیکبار مستەکبیر کەسێکە گەورە نییە خۆی لا گەورەیە مستەکبیر بچووکێکە هەوڵ دەدا بە گەورە بنوێندرێ خوا لە قورئانە لە زەممە ئەمەی هێناوە لە باسی ئیبلیسە دەفەرمێ ئەبا وەستەکبەرە لە باسی فیرعەونە دەفەرمێ واستكبر هو وجنوده في الأرض بغير الحق وظنوا أنهم إلينا لا يرجعون لسورة القصص آية 39 دفرمي فرعون دارو دستكو راوشكار وزيركان سربازكاني خويان گەورە نیشان دەدا بەڵام زۆر بە زەلیلی سەریان نایەوە وا نەبوون ئەو فیرعونەی دەیگوت هەموو دنیای منە و ئەنا ڕەبوکم الأعلا لە ئاوا خنکە ئەمجا دەیگوت پەشیمانم ئیمانم هێنا بە خوای هاڕون و موسا ئەی پێشتر تۆ دەیگوت خوام ئێستا بۆ زەلیلی بۆیە ئیستیکبار خاڵە خۆ بە گەورەزان فیرعون دەیگوت ئەنا ڕەبوکم الأعلا لە دوایدا چەند بە زەلیلی لە دەریای نیلا سەری نایەوە ئەیگوت ئەمجا ئیمانم هێنا بە خوای هاڕون و موسا ئەی تۆ پێشتر دەتگوت خوام ئێستا بۆوە بچووک بوویتەوە ئەوەی دژایەتی دەکرد و دەرگوت دەچمە ئاسمان خوا دێنمە خوارەوە برجم بۆ دروستکەن دەچم خوای موساش دەکوژم ئەی ئێستا چۆن دەڵی ئیمانم پێیەتی ئیمانم بە خوای موسا و هاڕون هەیە بۆیە بەڕێزان تەکەببور ئەوەیە کە ئینسانەکە گەورە نییە دەیەوێت خۆی بە گەورە نیشاندا زۆر کەس هەیە خوای پەروەردگار گەورەی پێدەبەخشێ بەڵام بەخۆی ڕەوا نابینێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاماژەی بەوە کردووە سێ کەسن خوای پەروەردگار خۆشی ناون یەکەمیان ئیمام جائر
خوا خۆشینەوە نەم کەسانە لوتفی لەگەڵ کردوون گەورەی پێبەخشیون بەڵام حەزیان بە بچووکیکردنەوەی خۆیانە. یەکەمیان ئیمام جائیر، ئەو کەسەی کار بەدەستە بەڵام کار بەدەستێکی ستەمکارە. باشە برای کار بەدەست تۆ چ پێویستیت بەوەیە ستەم بکەیت؟ جا ستەم سیاسی بێ، ستەم دەمکوتکردنی خەڵک بێ بە زەبری هێز و زۆر، ستەمی جائیری ستەمکار ئەوەیە ئیمامی جائیر ئەوەیە سەروەت و سامانی وڵات هەڵدوشێ بۆ خۆی بۆ دار و دەستەکەی خۆی میلەتی بە گشتی لێ مەحرومکە، دزی بکە، گەندەڵی بکە، ناپاکی بکە لە دارایی گشتی. ئەم کەسە کە خوا کردوێتی بە ئیمان بە پێشەوای ئومەتێک پلەیەکی گەورەی پێبەخشیوە، بۆکو تاقیکردنەوە گەورەی کردووە. واللهی ئەگەر ئەوانەی سەرکردن، ئەوانەی کە پلەداری ناو وڵاتن، ئەگەر بە پاکی بژین، ئیمامی عادلن لە خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە لە ژێر سێبەری عەرشی خۆی دادەنێەوە میلەتەکەش لە دنیادا هەتا ماوە کورسی هیچ نییە دەڕزێ بەجێی دێڵی سەرکردە ئەو سەرکردەیە لە دڵی میلەتەکەیا بژێ، کورسەکەی لەسەر عەرشی دڵی میلەتەکەیدا نابێ، هەتا میلەت بە بەڕێزەوە ناوی سەرکردەی دادپەروەر دڵسۆزی وڵاتەکەی دێنێ. بەڵام حەیفە تۆ خۆت بکەی بە جائیر، حیفە توخوا کام سەرکردە هەیە بەس مەعاشە ئەسڵەکەی خۆی بخوا، واللهی بەشینەوەکانیشی لێ پاشەکەوت دەکا، بە تێر و تەسەلیش دەژیا، جوانترین ئۆتۆمبیل و خانووشی دەبێ و مەزرع و باخیشی دەبێ و بە پوختیش دەژیا و میلەتەکەش مستراحەت دەکا. بەڵام ئەو چاوانەی خۆی نابینا دەکا، هەر تێی دەکا وەکو ئەلقاهیر بالله تا لەبەر دەرگای مزگەوت تا تووشی سوالکردن دەبێت تا لە زێرا بەدەری دێنن. ئیمامی جائیر خوا گەورەی کرد بەڵام بکردەوە پیسەکانی خۆی بچووک کردەوە. دووەمیان پێغەمبەری خوا فەرمووی شەیخ زان، کەسێک تەمەنێکی هەیە بوو بە پیر، ئینسان کە سەری سپی بوو بە عمری 56 ساڵ، پێویستە ڕیشسپی قەومێک بێ، سەرۆکی هۆزێک بێ، خەڵک ڕاوێژی پێ بکە، ئەزمون بداتەوە بە نەوەکانی خۆی بە کوڕ و کوڕەزا و کچەزاکانی، بڵێ ڕۆڵی جان ژیان ئاوایە مەدرسەی ژیانەوەی فێرکردوم. کەچی پێغەمبەری خوا دەفەرمێ ئەم گەورەیە کە خوا ڕێزی لە پیر و بە تەمەنەکان گرتووە، تازە خەریکیەوە بێ لەسەر ڕێگەی کچان بوەستێ و چاو باشقاڵی پێ نابینی ئەو پیرانەمانن بەداخەوە لەگەڵ ڕێزم بۆ بە تەمەنەکان. پیری وا هەیە تازە بە دیا فلیمی خراپ و بێ ناشەرعیەوە دادەنیشیە. پیر هەیە لە پیریدا تووشی زیناکردن دەبێت، چونکە لە گەنجی ئاواتی بۆ خواستووە. ئای چەند بچووک و زەلیل دەبێتەوە، خوا گەورەی کرد خۆی زەلیل و بچووک کردەوە، خوا خۆشی ناوێ. سێم عائیل مستەکبیر، ئەو کەسەی کە هەژارە، هەژار چەندە دەوڵەمەندی بەخشندە لای خوا بەڕێزە، هەژاری بە قەناعەتی بە عیزەتی نەفس بەرزی بەڕێزی بە حرمەت ئەوەندە لای خوا بەڕێزە. بەڵام چەندە ناشیرنە دەوڵەمەند سەخی تەبیعەت نەبێ و ڕەزیل و چروک و قرپۆک بێ، زۆر ناشیرنە، سەرمادارێکی گەورە فلسێک لە دەستی هەڵنەوەرێ، بەقەدەر ئەوەندەش ناشیرینە و ئینسان پێی بچووک دەبێتەوە، فەقیر بێ، دەستکورد بێ، هەژار بێ، خۆی بە دەوڵەمەند نیشاندا. پێغەمبەری خوا فەرمووی ئەو هەژارەی کە هیچی نییە، گیرفانی خاڵیە، قاتێ شاڵ بە قەرز دەکڕێ و لەناو خەڵکەوە خۆی پێبادەدا، وەکو ئەو کابرایی کە ئەڵێن کابرا دووگێکی هێنا بوو، دووگەمەڕ، ماڵ و منداڵی لە ژوورە لە برسان سکیان دێشە، دووگەمەڕی لای قەسابێک وەرگرتبوو بە خێر، سمێڵی پێت چەور دەکرد و ئەچوو لەسەر حەوزی مزگە و ئاو لەسەر ئاو دەیخواتەوە، دەیگوت بە خوا نان و چێشتی چەور و گۆشت کوڕە پیا و تێر ناخواتەوە، خۆشە خواردنەکەی، بەڵام ئەم هەموو ئاو خواردنەوەیە. هەتا ڕۆژێک کچەکەی وتی باوکە گیان فریاکە، وتی چییە؟ وتی باوە گیان ناو خەڵکە دانیشت بوو، وتی ئەو دووگەی کە سمێڵت پێت چەور دەکرد هەموو ڕۆژێ و دەمی خۆت پێت چەور دەکرد پشیلەکە بردی. خەڵک دایان نەقاقای پێکەنین ئەم پیاوەی کە خۆی وانیشان دەدا هەموو ڕۆژێ گۆشت و پڵاو دەخوا، کوڕە خۆ بەس دووگە لە سمێڵی داوە، ئەزانی ئەمە ڕزقی خۆشی ماڵ و منداڵەکەشی بەڕێزم دەبڕێ، بۆیە خوای پەروەردگار پێی ناخۆشە. ئەم بابەتە بەویستی خوای پەروەردگار باسی مرۆڤە گەورەکان و هەندێک لە نیشانەکان و سیفاتەکانیان هەڵدەگرین بۆ دەرسی داهاتوو. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين.